بڕۆ. بەڵێ کاکەوار بەڵێ جام کاچ خۆم پێم گوت بەنای من ئەشای مەدێ جوجو بانگی بکە جوجو وەرە 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 بانگی بکەی گوڵی من جوجو وەرە جوجو جوجو سارا بۆ خاتری خواوە لێرە چی دەکەی تۆ؟ سارا غەریبیم دەکردی من غەریبی تۆ ناکەم لە کۆڵم بەوە ئێستا مێردەکەم دێ دەتبینێ مێردەکەم لێرەیە ئاگام لێ لەولایە تاقیبم دەکردن دەزانم نایەتەوە جارێ تاقیبیشمان دەکەی ئاخ خێرە بۆ وازم لێ ناهێنی تاکەی لە کۆڵم نابیەوە سارا ئەمن هەموو شتێکم تاقی کردەوە ناتوانم خۆشەویستی تو لە درم دەربینم نامەوێ خۆشت بێم بۆ خاتری خوا ژیانم تێک مەدە تووشی موشکلە مەکەوە هات بڕۆ سارا هەر لۆ منی سارا باشە برا باشە قسەی دەکەینەوە باشە خوارد لەگەڵ سارا سەلامەتی؟ هیچ نییە خۆی شتێک نەبووە؟ نا هەر تۆزێک سرم لە گێژەوە دێ بچینە دکتۆر؟ هەر لە لای کلارابم چاک سارا ئاجان ئەگەر دڵی سێ دکتۆر نا هیچ نییە بەس دڵنیایی؟ تۆزێک پیاسە بکەین بە کلارا با بڕۆینەوە ماڵێ زوو بڕۆینەوە دڵنیای باشی؟ سارا تو ناوەتلی هێشتا لە ئەناسەکانمدا دەژی وەکو برینەتلی قەدیم کە هەرگیز چاک نابێتەوە سارا زۆر شتم تاقی کردەوە تا لە بیرت کەم سارا ئەو لەگەڵ چه قسە دەکرد؟ قسەم نەدەکرد خەریکی خواردن لێ نابوو سارا چیە لە دەنجی پیاوە چی بوو؟ دەنگی کەس نەبوو دیاکۆ سارا هەتا ئێستا هیچ شتێکت لە من نەشاردیتەوە هیچم لێ نەشاردووە بەخوا قسەم نەدەکرد من پێت دەڵێم جێب لە دەنجی پیاوە چی بوو؟ بینەوە تەلەفۆنەی بینە سارا تو ناوەتلی هێشتا لە ئەناسەکانمدا دەژی وەکو برینەتلی قەدیم کە هەرگیز چاک نابێتەوە سارا زۆر شتم تاقی کردەوە تا لە بیرت کەم چوومە زۆر وڵات بە هەزاران شار و شوێنم بینی دکتۆرەکەم گوتی دڵنیام لە بیری دەکەی بەس نا دووری چەندین میل نەبووە شیفا بۆ لە بیرکردنی تۆ سارا ئەو چییە؟ ئەو بەڕەڵایە بەڕەڵا چییە؟ دیاکۆ خەجاڵەت سەردارە سەردار ئەدی لە ئەوروپایی نەبوو سەردار؟ نازانم ئاکام لێ نییە بەخوا بۆ خۆی تەنگی ناردووە قیمەتە دیسان دەستی پێکردەوە؟ ئێستا تەلەفۆنی لە بۆ دەکەم بە خۆم دەزانم چی نەدەکەم ناتوخوا بێدەنگ بە دیاکۆ بێدەنگ بە تەلەفۆنی بۆ بێدەنگ بە بێدەنگ بە تەلەفۆنی بۆ ئەلو گیانەکەم قزڵ قڕ بەس پێم ناڵی کولە تو کەنجی دەبێ بەشەر هەتا و کاتەیە تو دەمریت و سارای مارە دەکەم ئەگەر پیاوی دێ ڕوبەرۆ ئەو قسانە دەکەی وەڵڵاهی لە خوای نەبی لە عەبدیار ناترسێم ئەرێ سەردار تۆ بەشەری بۆ وازە ژیانم نایەنی بۆ لە کۆڵم نابیەوە چی لە ژیانی من دەوێت سارا ئەوە توی سارا دەزانی ئەو ڕۆژەکە لە پارکلێتوم دیت لەگەرەوە من دارەی چم لێ هات ها دەزانی سارا هەی بێشەڕەپە تو چاودێری مەش دەکەی چاک بزانە هەتا واز لێ ناینم دایم دەی ببمە کابوس لێت واستان لێ ناینم
پێم بڵێ لە چەند دەری ئێستا دێم دەوت و دەرە دەشتێنەوە دەمودانی من دەشتێنی وەرە وەرە لە ماڵێم وەرە وەرە لە ماڵێم وەرە دەوەرە ئەرێ سەردار بۆ وازمان لە نایانی چی گوناحێکم کردو بۆ تۆی خوا قستە زەڕێگەی منەی خوایە کەینە واز دەینم ئەو کاتی واز دەینم کە ئەتوو منداڵەکەشتم کوشت ئەو جا خۆم دەکوژم سەردار پێم بڵێ ماڵت لە چەندە هەر لە جێی خۆیتی وەرەکن ساحەکەی ئێستا بەڕێ دەکەوم دەوەرە دیاکۆ مەڕۆ بۆ لایە و بڵڵایە تو خوا مەڕۆ دیاکۆ بیکە بە خاتری خوا مەڕۆ بێشەڕەفەی پیاو نەکەم و ناگەڕمەوە ئەو ماڵی تو خوا دیاکۆ مەڕۆ بە خاتری خوا دەنجینەکەم ناگەڕمەوە ئەو ماڵی تو خوا دیاکۆ مەڕۆ بە خاتری خوا قوربەت دەرم مەکە دیاکۆ دیاکۆ مەڕۆ دیاکۆ بۆ گێڕەیدی دیاکۆ الو ماما قربانی دەستت بە ماما دیاکۆ چوو بۆ شەڕ دیاکۆ بە شەڕ بێ لەگە چێ ماما شەڕ لەگەڵ و بەڕڵایە بەڕڵا پێم بڵێ لەگە چێ بە شەڕ دێ سەردار بەم لیشکاوی سەردار لۆچما سەردار هەتی ئێستا مایە ئەرە وەڵڵا گەڕاوەتەوە ماما ئێستا ڕاست و ڕاست پێم بڵێ دیاکۆ چۆ چێن دەر ماما چووە لای ماڵی تەلەفۆنی بۆ کرد تەوا وا حەفیز ئەوە نیشتەڕۆ ماما گیان مەگەر تۆ فریامان کەوی خوایە من و ڕقەمە بۆ نەگۆڕی و خۆن تووشیەوە کرد خوایە غەڵەتم کرد خوایە فریامان کەوە خوایە دیاکۆم بۆ پارێزی ژیانە بپارێزی بە خاتری کلارە خوایە غەڵەتم کرد خوایە گیان راسك ريح يا ولا بخواي سارع هرب بينا ومن بينا هنا هذا هرلو منها هيناك يشرب لك ولي قرا قرن ولي قرا هو شرمي بخونيا رسالي سيار بيشم في طورة وانا قال مري ايش قولي الو سارة دیاکۆ پێم بڵێ چی بوو هەندێکم تێردا دیاکۆ خۆی چ لێ نهاتووە نانام نیچم لێ نهاتیە دیاکۆ بۆ خاتری خوا نەمگوتمە چۆ پێم نەگوتی مەڕۆ دیاکۆ تو خوا بۆ ماڵوێرانم دەکەی خۆمە گوتم مەڕۆ ئەوەندە هاوار مەکە ماهەندە عەسەبی مەکە باشە دیاکۆ پێم بڵێ باوکت هاتیانە والله بابم نەبایە دەبایە لێوێن دەرگم کوشت باە باشە تو خوا دیاکۆ کەی دەیتەوە زۆرەوە ئێستا لە دوو بابم دەڕۆم لازم دەگەیشت پێمە دیمەژە خواحافیز دیاکۆ خواحافیز دیاکۆ تو خوا ماڵوێرانە مەکە
خۆت دەزان هەرچی لە دەستمان هات لە بۆی ئەو کوڕێ دوورخێنەوە لە خۆمان هیچمان پێ نەکرا چەند کەسم نادەڕزایە خزم و کەسی هیچیان پێ نەکرا تەنانەت پەنام لە بۆ پیاوی ئاین و ڕیسپیەکانیش بن ئەوانی سیا پێ نەکرا ئەو خوێڕیا یەک تاقە بابی هەبوو زۆر پیاوەکی باش بوو لە خەفەتی ئەو دەمڕوتەی بەزژیدا مرد لێ دەرەم کوڕەکەم ئەگە بەجێی بابی خۆت دەکەی چ بابا دەرێم کوڕەکەم لۆ نایە ئەو ژنەی تەراق بوو ئەو کوڕەشمان لە کۆڵ دەبتەوە بابا تو بەڕاستیتە پێت وایە ئەو ڕێگە چارەبی بابا بابا تو مرۆڤەکی باشی خەڵک سوێندی بەسەرت دەخۆ بابا لە سوێندی چە حالت ناو خەرچی حەیامان چۆ لە دەستەوە بووکەی بە خوددایە ئەو خێڕوازمان لێنانی بە قسەی بابی خۆت کە ژنەی بەڕێکە بابا تو پیاوە باشەی من دڵی ژنی تەلاق بدا ئێ چ بکەم کوڕی خۆم وەڵڵه ناچارم خۆم نیش پێم خۆش نییە کوڕی خۆم ئەم وعد بیژنەچکە لۆ دەینم نە لێگەڕ ئەو ژنەش بێت بەو دەمڕوتەی بکە ئەو کێشەیەمان لە کۆڵ بیتەوە ئای سەلامت بی بابا ئەمە ناتام لە سارە جیا بمەوە بابا دەتانی کوڕم بە قسەی بابی خۆت کا ئەو جێچەڵەی لە کۆڵە خۆتی کەوە ئەم پێشیارەکەمێ بابا برێ دەچم دەیکوژم نا کوڕم نەکەی خۆم دەتان بیکوژم بەس ئەم نابێ دەستی خۆمە بەو خێڕێ پیسکەین خڕوفکردنەوەی مەکەوە لە دوایە تو دەگیرەی ئەمش تازە بەو عمرەی دەتێ تووچی دوژمنداری کەی بابا کوشتن سەلامەترین ڕێ نا کوڕم نا بابەکەم نا بە قوربان وفکرد لەو شتێمەکەوە باشە خدا دەرکەچی قەپاتکە هەزار دەرکەیت کە دەکاتەوە ئیشالە چارەسەرچێ دەبینینەوە بیری لێ دەکەمەوە بابا باشە کوڕەکەم باش دیاکۆ قوربەستە بۆوان لە هاتووە دیاکۆ بانگەکەم دیاکۆ بۆوان لە خۆت کرد دیاکۆ نەمگوتمە چۆ دیاکۆ دیاکۆ بۆوات کرد لە خۆت نەمگوتمە چۆ تەلەفۆن دەکەم بۆ دکتۆر ئێستا با تەلەفۆن وەرە دانچە دیاکۆ سەیرێکی خۆت کاخراوە چۆن دانیشم واز بینە سارە هەندێکم لەو نامردەیدا دەستت خۆش بێ و چاوی دەرێ بەس پێم بڵێ باوکتات بۆ لا چیتان کرد بابم هات بەس بابم چ دەکە سارە چ بکە بابم کە ئەوە واز نێنیە من چ بکەم ئەوە ژیانەمە تێیدانیا تەمەشا حاڵم کە سارە بمبینە تەمەشا ڕوخسارم کە سارە دەڕۆم تەلەفۆن دەکەم وەرە دانیشە بڕۆ لێرە دانیشە دیش پێتە چی سارە شتەکەی دەمێ پێت بڵێن چی پێم بڵێ چی بووە خدا هێزم پێ بدەی خدا جورئەتم پێ بدەی آخر بابا ئەو ڕێگا بوو دادنا دیاکۆ ئەو بیر لە چی دەکەیەوە دەی دڵم تەقی سارە دەمەوێت لێ جیا ببمەوە لەم جیا دەبیەوە ها بەڵێ لە دایکی منداڵەکەت سارە ئەو نامردە واز لەمە نانی سارە ئەو بێشەرەفە واز لەمە نانی سارە ئەوە ژیانەمە تێیداینا بیری لە کلارا کردوتەوە کو بیری لێ ناکەمەوە سارە کو بیر لە کلارای ناکەمەوە سارە کو بیر لێ ناکەمەوە کلارا بێ دایک و باوک بەیانی باش جانم
دەست خۆش. نەخۆشی دیاکۆ؟ بێتاقەت دیارە. نەخۆش نیمە. بەس لەو قسەی دوونی شەیە کردە بوو. زۆر داوا لێبردن لێ دەکەم. داوای لێبردن دوای چی؟ دەزانی هێندێک گوشە برینی وا لەسەر دڵ دروست دەکا قەت ناسڵدرێتەوە؟ سارە، ئەتو بە خۆت باش دەزانی. من ئەتی بە هەموو دنیایە نادەم. بەس چ بکەم؟ هەندێک کات کە شەیتان زەفەرت پێدەبا. بەس من چاوەڕێی شەیتان و هیچ شتێکم لە تۆ نەدەکرد. دەزانم سارە. سارە، ئەتو بە خۆت باش دەزانی. ئەم چەندە ئەتم خۆش دەوێ. خۆشەویستی وایە؟ ئەو قسانە چۆن بە من دەڵێ دوایەوە هەموو ساڵی بەیەکەوە بووین؟ حەق خۆتە دەزانم. چۆن توانیت؟ سارە، بە خۆت باش دەزانی. ئەمن ئەتو کلارەی بە هەموو دنیایە نادەم. بە خۆت دەزانی چەندە خۆشم دەوێن. بەڵام ئەو نامەردە بێتاقەتی کردم زۆر. واز لەو بێنە من و تۆ بە خاتری کەس یەکمان نەناسی و تا بە خاتری کەس لە یەک جیابینەوە. اینجا زۆرەکە وازی لە نێنان ئێرە بەجێ دێڵین دەڕۆین لە هەولێر. سارە، بە خۆت باش دەزانی ئەمن بەبێ هەولێر ناتانم. هەموو بیرەوەریەکانم لە هەولێرە. ئەدی ئەو پیرە بابم، ئەدی ئەو کەس و کارانە. منیش یادگاریم هەیە لە هەولێر هەموو منداڵی و کوچە و کۆڵان و منیش ناتوانم واز لە هەولێر بێنم. بەس چی بکەین؟ هیچ شتێک لە خۆمان گرنگتر نییە دیاکۆ، یانی دڵی لە یەک جیابینەوە؟ سارە، ئەمە پێم گوتی داوای لێبردن لێ دەکەم. مەگەر ئیلا مەرگ لێکمان زیاد بکاتەوە، ئەگەنا قەت لە یەکتر زیاد نابینەوە. بە خۆت دەزانی چەند جارێت کە پێ بڵێ بۆ چەندم خۆش دەوێ. دیاکۆ ڕێگەیەک دۆزەوە بۆی بەیەکەوە بمێنینەوە، من ناتوانم ببێتەوە. دەزانی چەندەم خۆش دەوێ؟ دەزانم. سارە، جانم. ئەمن قەت ئەها بێغی لێت نەبوویمە. تەلەفۆن و ئامۆزایە کارم دەکەم. بێن وردی بکەن. چێ وردکەن؟ ئەو بێقیمەتەی. ئەوە حەلا، ئەوە چارەسەرە بۆ ژیانی من و تۆ؟ ئەو چ قسەیەکە دەیکەی؟ چاوەڕێوەم لێ نەدەکردی. سارە، ئەو خەریکە خۆشیمان لێ تێدەدا. تۆش خراپتری دەکەی. خراپتری بکەم؟ ئێوە حەلا؟ خوا حەلی دەکا، خوا گەورەیە. بێزار بمە سارە، نازانم چی لێ بکەم. سیرکە دیاکۆ، من فکرێکی کەم هەیە. دڵم بۆ زیاتر کات بەسەر نەبین بەیەکەوە، زیاتر بەیەکەوە بین، گرنگی بەو نەدەین و بزانین هەر نەبووە چۆنم چەند ساڵە ژیاین هەر هەوا دەژین بەیەکەوە. بەڵام وەرە کاتێکی خۆش بەسەر بەریم بچینە سەفەرێک. ها؟ پێت چۆنە؟ ئەمیش حەزم لێ جەوەشی بگۆڕین. زۆر باشە، کەواتە با کاتێک دانین. ئێستا نانەکەت بخۆ. باش. بەس دیاکۆ، ئاجام، لە دوێنێشەوە کە بەسی جیابوونەوەت کردووە من بیر لەوە دەکەمەوە ئەگەر من نەمێنم، ئەگە مردم تۆ چی دەکەی؟ مەرگم پێش مەرگت بیسارە. ئەو باسی چی دەکەیت و؟ ئەمن دەژیم و دەمرم لە بۆ ئەو دووەتان. ئەخە دوێنێشەوە کەوات گوت تا بەیانی خەوم لێ نەکەوت. پێم گوتی داوای لێبردن لێ دەکەم. ئێستا نانەکەت بخۆ، فکر لە قسانە مەکەوە. باشە؟ سارە، دەدەقەم مایە لۆ دەوامی. باشە؟ نانەکەت خۆ، ئەمن دەڕۆم و دەگەڕێم و پاش داوام. باشە جانەکەم؟ باشە حەیاتم، ئاگەن لە خۆ. دێڵەجا. ڕێگەکەی مەخموور بە چاودەنگێڵم ئەی هاوەرنەمەم. دیاکۆ، هەز دەکەم کلارا تای لێیە. ئادیشی بمرۆ نەکەم جانەکەم. بەخۆی هەز دەکەم تە حامیلەکە ئیشی خۆی نەکردیە. ئیشی خۆی دەکا، دەبی سەبر بگری. هەر دکتۆرەکانی ژەوهایان گۆن. بەخوا من ناتوانم چاوەڕێی کەس کەم دیاکۆ. ئاوا ناحەوێ مەوجلەکانی لێدا دەکەنم تاکەی بێتە خوارێ. لەکانی بیگۆڕە، بەس سەبریش بگرێ باشتر دەبی. دڵم ئەو قرە ناگرێت. باش دەبی. جەرگیدایە.
دەکەم سارە تاوا نییە. هیچ هەستی پێ دەکەم زۆر دەجوڵێ. دیاکۆ چییە؟ نازانم. بۆ دەکەم خۆت بگرە خۆت بگرە خۆت بگرە. دیاکۆ گیان تو دەبووای دڵنیابی هیچ نەبێ لەبەر کلارەیمە منداڵمان پێ بزانی سارەکە ئەوبینە دەرێ. یەک دقە بزانم چیتی. کەسم چی بوو چاک نەبوو؟ نازانم دیارە فکرۆمەکە ڕاستە. دیاکۆ حەلێکی بکە و کچە بێقەراری دەکا. تەلەفۆنیشم کرد جوابیان نەداوە. ئێستا یەک دوکان لێکوانە هەیە چمو دەگەڕێمەوە باشە؟ بۆ کوێ دەچی دوورە؟ ئەوتە لێکوانەیە یەک دوکان هەیە باش. زووەرەوە لەبەرەوە کچە تاکەشی چاک نەبوو بەخواها وەڕەزی دەکا. ئاگاتان لە خۆتان بێ سەر دێمەوە باشە؟ باشە دیاکۆ زووەرەوە. نا کچی خۆم نا ئێستا بابە دێتەوە بابە دێتەوە ئێستا دێتەوە کچی خۆم نازیکیان بابە دەزانین لۆلێرێ؟ نازانم. نازانین لۆلێرێ؟ نازانم. ئەو شمێ دەناسی؟ دەبینم پێ دەکەنی و دەگریێ لەبەر چ؟ غەریبی سارای دەکەم. غەریبی سارای دەکەی؟ کەسە غەریبی کەسە کاتن دەیکوژی؟ ئەمە نەمکوژێ سەیدی. تۆ ئەو قسەی مەکە من سارام خۆش دەویست. ئەگەر خۆش دەویست دۆ کوشتت. سەیدی نارم بۆ قسەی مەکە ئەمە نەمکوشتێ بە قورئانە من نەمکوشتێ وەڵا. بێدەنگ ئەگەر نەتکوشتیە ئەوە نامەی جەنابەت نێ نامەت دۆناردیە هەڕەشەت لێ کردیە ئەمە نیمە لە نامەکەی پێت گوتیە یان جودا بۆ لە مێردەکەت ئەگەر جودا نەبیەوە دەتکوژم لەبەر چ؟ سەیدی وام نام نووسێ بەس بەخوام ویستم بەس بیترسێنم یعنی تێبگا کە خۆشم دەوێت. ئەتوو کوڕەشی ئاقڵی مستەقبەلی خۆت مەفەوتێنە چی هەیە ڕاست و ڕەوان بەم برێ پێم برێ لۆ کوشتت. بە قورئان سەیدی من نەمکوشتێ وەڵڵاه من نەمکوشتێ بە چ باوەڕ دەکەی ئەخرە من سارام خۆش دەوێت نایکوشم نا. بێدەنگ جوان تەمەشاکەی ئەو ڤیدۆیە جەنابتییان نا وا قەرە بە قەرەیان دەڕووی. تاقیبم دەکردن دەزانم نایەتەوە جارێ. تاقیبیشمان دەکەی ئاخە خێرە بۆ وازم لێ ناهێنی. سەیدی ئەمن بووم ئەو لە پارچی بەس سومەکەنی قسەت لەگەر بکەم لە ڕوونکەمەوە کە هەر خۆشم دەوێت قەت لە خەیاڵم دەرناچێ هەر عاشقیمە.
کاکە ئەو ئافرەتە مێردی هەبووە لەگەڵ مێردی خۆی بووە چوتە ڕێی خۆی حاشکەی چ بووی لۆ واز دێنینە سەیدی وەڵا من عاشقی بووم بە قورئان بۆ خۆشم دەویست بەس ئەو مێردی بە من نەکرد بێدەنگ کەواتە مێردی پێ نەکرد دەبایە واز دەبینی دوای ئەو چ ڕەوشتەکە خوشتی تو ئەگەر بستە ڕێی خۆی لەگەر پیاوی خۆی بی و گەنجە واز دێنینتن ئەتو مەوقف چ دەبیتن سەر بلندکە جەنابەت چاری دە لە چی بوو چت دەکرد سەیدی وەڵا چاری دە لە مارێ بووم بە قورئان لە مارێ بووم نەچوومە دەرێ یەک دەقە چ سارێک هەیە تو من نیسان ڤێرسامە نیلیا نیلیا سێ شایەت هەیە کە ئەو ئافرەتە و ئەو منداڵە بەو سارە لیدرا بۆ سارێک کوژرایە سەیدی خۆ بەزەمە سارم نییە نیلیبی بێدەنگ بە چ پێکەنیتە بێدەنگ بە بابا ئەتو پێ دەکەنی ئەنی بەتەمای توێ ئەم بە ئاقارشکەدا بەی نامەکە ئیتووە ڤیدیۆیەکە ئیتووە سیارەکە ئیتووە کەواتە ئەتو کوشتیتت وەڵا سەیدی ئەمن ئەو ڕۆژێر سیارەم نەکرد نەبوو بە قورئان یوسفی برام سیارەکەی بردم پێچوو بۆ دووچێ چی برات یوسفی برام ئەلو بەڵێ قوربان مەفۆز ئامانج بەڵێ کاکە ناوی یوسف سالم فەیزوڵای ئیزافەی سەر دۆسیەی سارە و منداڵەکەی بکە باشە بە سەرچاو گەورم باشە جەنابی دادوەریش لێ ئاگادار بکەوە کە ئەوەش پەیوەندی بەو دۆسیە هەیە باشە بە سەرچاو گەورم ئێستا کتابێکی بۆکەین بە سەرچاو تا باش جدی هەوڵ مەدە ئەمە فریو بدەی ئەمە ڕۆژانە زۆر خەڵکی شتو دێتە کرمان هەوڵدا ڕاستیەکان بە یاسا بڕی ڕاستیەکان بە بەبڕی لۆ ئەوەی حکمت کەم بیتەوە هەتا ئەو دۆسێش یەکلایی نەبتەوە ئەتوو ئازادی نابینی و ڕۆناکایی نابینی باشە سیروان وەرە کارتە بیبەر دیاکۆ هەی خۆهای بە قوربانت دەزانم دیسا چوویتە سەر قەبران لێرە نەمایە هەتا زۆر خۆمی بگەینێ خۆهای ئەو کڕۆ بەرعەقلی لە دەست نەدا باشە یاڵڵا خۆهای بەگاڵ سارة 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 بناتي من سارة سارة كلارك وتخوى بيرم سارة خسر ماينيا زو غريبي تانك الرجل دايق بوني كلاري بزانة سمينة سارة كسكو 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 سارة غريبي منك سارة من وقت الشيط ما بينكم سارة شيان النبا يا سارة غريبي ورشق وشعرنا سارة سكو بقربان ببابا بقربان ببابا
سارة تخوا كلارا قصر معي ببطاني بيدا سارة تخوا زور دا قالي بي سارة همن تام بطاني بزيشت همن استبطاني ما بكسب كسب مليا بقربان خيري بباوش ياكو كرك مثلا اي خوي ويك حطيه وحاليتو كروم جونا باب تراب ليه مقرت خوا بابا ليه مقرت وريقي هم ما هم رجال بمريد هسه اي خوي من هسه باب رويدو ليه مقرت بابا تخوا ليه مقرت بس كروم لو زيات زيتي من وزيت خوش المدى ليه مقرت بابا لا تاني ما انا بزي بين بابا لا تاني بزي عن بين بابا لا تاني لا راحتك ممنوع فيها هسه كراك هسه بابك يا من هسه بابي من هسه بابا درجي شو هسه باب رويدو سارة ديمو باش دينو سبيني دينو كروم واحد هسه ندرسيني ديمو تخوا قال لك لا ريبي تخوا بابا ياك ماسي ياك ماسي ياك ماسي دخلت تخوا ربما شكرا باب رويدو لك الشيء هسه كركب هسه ديمو ندرسي اكسب قاعد لقى اكسب هسه كركب هسه وزي اعطينا ذلك المدى هسه سارة تخوا قاعدة تزكى سارة تخوا قاعدة هسه بيني دينو هسه طريقه هسه باوعك هسه يوسف سالم فيض الله بري قربان بخوتي بري سيدي هو موبايلك كم لبرزقيها موعدتي زور ضروري ميا او قياسك هي ياك حفتي موعد مدايتي حردرم اوروسبي او دا اگه اورو قياسك لونه بموا بخوتي دزام شرم زادم كابراش قياسك صبر تبي اما ليس مسارك ديلكم او مش ضروره يوسف تسالي دلتشيبي قربان من دزام اورو تنسند دزام تسالي دا كنجينيا باش بير كرو ببيرم هاتوا والله تسوينا الشقر هاوي عند خوش بسيدي عند خوش باور تبي يكت كمان ليدا ما سيتش ما كريت تسارش لوبو بيتو ناخوش عند ما اخو بس كاكا قاشتو نك دي باسي تكو كباب ما سملوك سفرت كتشندر شو شندر والله او ببيرم هاتوا تسمى ماري ميردي بالكم قياسك يعني هبو قلت بعض قياسك يعني لو كم عيب خزمن او زبيتونا خوجنيا منظر دور ما تشيلينا ابني راجل ليل على كم خوار لا اما زان ياريبان هي اتوالي دورا بشتي اوليري ودور نكتيو قربان هو خوش تباش دري اوليريا يعني نا اوليري نيا سفرتك شو شندر باش بير بكروا سفر ببير ما توا والله قربان امن ثم دهوتشي ثم دهوتشي سفرت زو خوش معك لقى برادران حنيا ليلة راس نابوس تريك بكرديا حتى دوتشي يوسف جان بيمبري بتساعد شو والله يا قربان بفير ساعة شيني لي رويشتي بساعد أو ساقي تبرام رويشتو بمشكايم الو گەورم ئەوە وا دیارە ڤیدۆی ڕێگای دهۆک مامەدەست گەیشتووە لە ڤیدۆکە بەو شێوەیە دەرچۆکەوە گومانلێکراو لە چواری دە لە دهۆک بووە یعنی دەسەلمێنی کە ئەوە چاری دە لە دۆچی بووە بەڵێ گەورم شتێکی تریش کاگڕەزا و دیاکۆی کوڕی چاوەڕێتەکەن باشە کاکە پێم لەبار لە ژوورەکەیم بێ ئێستا دوچێ دەکەن کە بخۆم دێ دەباش قوربان چ لێ دەکەن کاکە چ لێ ناکەین
ئەوە هەویەکەن ئێستا ئەتو ئازاد دەتانی بڕێ بشبوورە کە وەختمان گرتی چەند پرسیارێکمان لێ قوربان ئەو ساکی تێبرام وەڵڵا داناکەسێ بابیشم هەلە بەوی بەشی دامرد قوربان ئەوە ئەگەر قیاس و شتیواتان هەبوو پێ بەرامبەر نییە پەردەتان عایدی من قیاسمان نێکاکە فەرموو خوا خێرتان ئایا سەید مۆبایلەکەم بەمون بڕۆ لە پرزگای کاکە مۆبایلەکەت بەگرە و ڕاست بڕۆ بەخێرچی بەخێرچی کاکە يكرهكم بابك يا اخو اتو ابوك لونك اخوتينا هذا لو سيارات بزيش بقى بابا هذه الرجل دايموني كلارك اسمه بابا مردنيتي بابا روي بابي خوي بزير بابا لا حول ولا قوة الا بالله باشا كرم باشا خوا رحمة بيرك ان شاء الله عفوا دانش بخير خوش يا اخو مامۆستا ئەمە تاقیەکی ڕوودمان کردیا بەدەداچوونمان کردیا خەڵکمان زۆر گاز کردیا ئەستا خۆشی ئەمە دەمانێت کودرێ بکەینە پیازە سپیکرای هەم ئەمە مرتعبین وەکو لایەنی یاسایی وەکو حکوومەت هەم ئەو زەنابی ئەفسەر والله ئەو مادی بوونەی نایە ئەو بینە و بەردەشینە نەخۆتان مادیکەن نە ئەمەش مادیکەن بەخوای کو دەزانم خوا حەقەویەکە ئەو هاجەزانم ئەوی بوو کە کەیمنی کوشتیە ئەو سەرداریە دەزانین چێ مامۆستا ئەو مۆزوعە بەسەری نابێتن نابێت پەلەی لێ بکرێتن ئەو مۆزوعی کوشتنە مۆزوعی قەترە ئەمە زۆر بەوە دەست لە دوو مۆزوعەکەی مشکلە چییە لەوێ دەرکامیلەی نییە جێوە تاوانی لێکرا هیچ کاملێک نییە کۆرە زەنابی ئەفسەر دەتو ئەو سەردارم دەدەستی بی بە ئەو غرفەی ئەو دیوی یەک دوو شەق و یەک دوو زلەی لێ دەبدا خۆ هەموو احتراف دەکەی یان نا بە شەق و زەلە ناکرێت ئەوەی بە شەق و زلە دەکرێت ئەمە بە قسەی خۆش دەگەوینە ئەنجام بەڵام هاتوو بەم برێ ئەنگۆ مشکلتان لە کەس نەبووە ئەمە نا بەخوای هەتا گەیشتی بۆ ئەمرێ ئەمە کێشەمان لە کەس نەبووە دیاکۆ ئەتوو باش بیر بکەرەوە هیچ مشکلەکە لە کەس نەبووە بابا بەرێ ئەمە دڵنیام سەردارە بابا چکە ئەو پێشتر هەڕەشەی کوشتنی لێ کردم واز دەکەم دیاکۆجان ئەوە ئیسادارمان زانی بەڵام لە ڕابردوو باش بیر بکەرەوە مشکلە لە کەس نەبووە ناخۆشیەک کێشەک جوان فکرکەوە ڕاستەکە کوڕەکەم دا توش فکرکەوە با ئێ بڵێ چێ کچێک بوو کچەکە چێ بوو لە بۆم باسکە خات و گەشا و سەعید بەخێر بی سپاس جەنابێ ئەفسەر بەڵام تێناگەم بۆچی متانبان کردو بۆ ئێرە گەشاو خان ڕاستی دۆسەیەک هەیە حەزمان لێیە جەنابەت لەو دۆسەی هاوکارمان بێت جەنابەت هاوسەرگیریت کردیە؟ نەخێر بەڵام ئەم پرسیارانە زۆر شەخسیە دۆسەیەک هەیە دۆسەی کوشتنی ئافرەتێک و منداڵەکیەوە جەنابێ ئەفسەر ئێمە خانەوادەیەکی دیارین من چ پەیوەندیم بۆ مۆزوعانەوە هەیە بۆ ئەم خەنە ناو بازنێ و تاوانانە باش خاوەنی ئەو وێنەیە دەناسی نا نەخێر ببوورە منە بێ بڕۆم گەشاو خان تکایە دانیشە مەشنەژی لەبەر چی وا تێک چوو پەیوەندیت و لەگەر خاوەنی ئەو وێنەی چییە لە بۆمان باسکە نایناسم ئەگەر نایناسی لۆ هاتێک چوو لۆش لە ژوای لە بۆم باسکە وەبێ زوو ئیزنت دەم خۆزگەنم ناسی بەیە لە بۆم باسکە بەتەواتی من و دیاکۆ لە کۆلێژی ئاداب قوتابی بووین پەیوەندیمان هەبوو بەڵێ ڕۆژێکیان لە پارکی شانەدەر لەگەڵ دیاکۆ پێکەوە بووین ئیتر ئامۆزاکەم ئێمەی بینی بەڵێ تەلەفۆنی کرد جوابم نایەوە لەبەر ترسام ئیتر نامەیەکی نارد وتی پێ ئابڕوو تۆ تەوێ حای ئێمە بەری ئەوە تا من لە پشتەوە مێوە بینم ئیتر هات بۆ لامان زۆر قسەی ناشرینی بە من و دیاکۆ وت
هەڕەشەی لە دیاکۆش کرد وتی من گەشاوەێنم ئەبێ وازی لێ بێنیت ئەگەر ناتکوژم ئیتر تۆکە ئابڕۆی منی برد لە ناو عایلەکەمە هەموو خزم و کەسی بە من خۆش کرد هەتا وای لە دایک و باوکم کردبوو لە کۆلێژ جاسووسیان لەسەر مندا نابوو. ئەدی دیاکۆ وازی لە منێنا بە بیانوەوەی کە سەرکار هەڕەشەی لێکات زۆر ترسە زۆر لەوە ترسنۆکتر دەرچوو کە من بیرم لێ کردەوە وازی لێنا ئیتر لە هەموو شوێنێک منی بلۆک کردو ئەو 5 ساڵە بێ نەمبینیوە. ئەدی سەرکار چووە ڕێی خۆی ژنی مارە کرد. باشە ئەتوو سایاقی دەزانی؟ نەخێر. چاری دە لێکی ڕووی؟ لە ماڵەوە بووم قوربان. ئەتوو خێزانی دیاکۆی دەناسی؟ نەخێر قوربان نایناسم. ئەتوو ئاگاداری خێزانەکەی لەگەڵ منداڵەکە هۆچیان بێکەوە کوژراینە؟ بەداخەوە پێم ناخۆشە بەڵام هەموو شتانە هیچی پەیوەندی بە منەوە نییە. فەرموو. قوربان کەسێکێ دەوێ بتبینێ. کاکە چەند خولەکێک ڕابوەستی ئێستا دەیبینم. بەسەر چاو. باش گەشاوخان بمان بوورە کە کاتمان گرتی بەڵام چ بکەین دۆسێکی ئەوها بوو پێویستمان بە جەنابەت بوو کاوە کارمان بکەین ئێستاش دەتوانێت بڕۆی. کێشە نییە جەنابی ئەفسەر بەڵام هەر وەک پێم وتی خێزانەکەی ئێمە ناودارە و حەزم لەو کێشانە نییە چکە بەڕاستی ئێمە لەو شتانەوە دوورین. ئینشاڵڵا دووبارە نابتەوە جەناب دەتوانێت بڕۆی. دانش کاکە دانش. فەرموو کاکە چ دەوێت؟ قوربان وەڵای ئەوەی ڕاستی بێ بۆ شتێک هاتوومە. شت؟ بڵێ فەرموو. زۆر ناڕەحەتم قوربان. لەبەر چ ناڕەحەتی؟ شەوانە خەوم لێ ناکەوێت. شەوانە خەو لێ ناکەوێت؟ چت کردێ سەبەب؟ قوربان تاوانی زۆر گەورە ئەنجامداوە. مەگوێ لۆم باس کە تاوانی وشی چێ؟ ڕووداوی هاتووەکەی ئاوەی دەرەوە شار. ڕووداوی هاتووە دەرەوە شار کاکە ڕووداو زۆر دەبیتن لە ناو شار لە دەرەوە شار هەزار ڕووداو دەبیت. ئیت و کامە ڕووداو بوو؟ قوربان ئەوەی ژن و مناڵەکە ئاوە ڕێگای کۆیە دەرەوە شار. ژن و منداڵ؟ قوربان پێسەنی لێکە. چاری دەبوو ڕووداوەکە؟ بەڵێ قوربان چواری دەبوو. 11 پێش نیوەڕۆ بوو بە ڕێگایان ڕۆشتم لە ناکاو تەلەفۆنێکم بۆ هات سەیری مۆبایلەکەم کرد سرم بەرز کردەوە ڕێک لێمدا ستاپم بۆ نەگیرە. باشە لێدار بە چ زەمینێکی بەچی کرد؟ قوربان وەڵای لە ترسان نەمزانی چی بکەم. قوربان جان بۆی هاتوومەتە بەردەم یاسا بۆی مافی خۆیان لێم وەرگرن. ئەمە دەستخۆشی لێ دەکەم کاتی ئێرە و خۆ تەسمی کردو هاتێ بەردەم یاسا بەڵام دەزانی ڕۆژانە ئەمە چ خەڵکێکمان گاسی ئێرە کردو و تاقیمان لێکردە کە کابراییش تاوانە چی نەبووە؟ قوربان جان وەڵای داوای لێبڕ نەکەم بەخوا بۆیان قەرەبووەکەمەوە بۆ هەمویان قەرەبووەکەمەوە. بزانە ئەو کارە ساتم وڵای